دەستوری ئەمریکا لەسەر بنەمای بیرۆکەیەکی ساکار داڕێژراوە، ئەویشدان پێدان بۆی مافەکانی خەڵق لە ڕێی ێزدان و نەک وڵاتەوە دەبەخشرێت. لە دواییدا خەڵق ماف بە حکوومەت دەدات. دامەزرێنانی ئەمریکا لەو باوەڕەدا بوون حکوومەتێک لە کەسانێک پێک بێت کەم و کوڕیان هەبێت دەسەڵاتی خۆیان بەسەر کەسانی تردا بسەپێنن، ئەوانیش کەم و کوڕیان هەبێت پێویستە ئەو دەسەڵاتە سنووردار بکرێت. دەستوریش حکوومەت ڕادەسپێرێت مافەکان پەسەند بکات ئەوەی خەڵق خواستیانە. بە دێژایی ساڵان دەستوری ئەمریکا کە لە 8 لاپەڕە پێکات بوو چەندەها پێشنیاری گۆڕینی بۆ کراوە. لە کۆنگرێز 11,000 پێشنیاز بۆ هەموارکردنی دەستور هەبووە لەلایەن ئەندامانی ئەنجومەنی نوێنەران یان سیناتەوە کراوە. هەوڵەکانی هەموارکردنی دەستور لە ساڵی 1989 هەبووە لەو دەمەیدا ڕێژراوە. یاسای بیل ئۆف رایتس واتە یاسای مافەکان دەبڕگەی تایبەتی بربەستەکان بەسەر دەسەڵاتی حکوومەت لە ساڵی 1991ەوە پەسەند کرابوو. سێ هۆی سەرەکی هەبووە بۆ هەموارکردنی دەستور. لە ڕاستیدا زۆرینەیان هەفتەیان لە کۆی 27 بڕگەی هەموارکرا و مافەکانیان بەرفراوانتر کرد. بریتین لە مافەکانی دەنگدان، ئازادی ئاخەفتن، ئازادی ئاین و هەروەها زۆر لە مافەکانی تر. هەروەها بریتین لە سنووردارکردنی دەسەڵاتی حکوومەتیش. بۆ نمونە سەرۆکی ئەمریکا نابێت لە 2 گەڕ زیاتر بمێنیتەوە. پێشنیاری تریش هەبووە بۆ نمونە سەرۆک لە ڕێی تیر و پشکەوە هەڵببژێرێت، هەروەها گۆڕانکاری بەسەر یاسای هاوسەرگیری و خواردنەوەی مەی و کحوڵ. ئەلبەتە زۆرترین بڕگەی هەموارکراوەکان پەیوەندی بە مافەکانی یەکسانیەوە هەبووە لەلایەن کۆنگرسەوە پەسەند کراوە و بەڵام هەموو ویلایەتەکانی ئەمریکا پەسەندیان نەکردووە. لە کۆنگرس کۆی 1100 پێشنیار هەبووە دەبوایە لە دەستوردا هەبوایە سەری نەگرتووە. سێچارەگەی وڵایەتەکان پەسەندیان نەکردبوو، هەر بۆیە لەگەڵەوەی مافەکانی یەکسانی لە کۆنگرێز بە ڕێژەی 2 لە سەرسەی دەنگەکان پەسەند کرابوو، بەڵام نەیتوانی ڕەزامەندی وڵایەتەکان بەدەست بێخیت بۆ تێپەڕاندنی، بۆیە نەخرایە دەستورەوە. مێژوش سلمان دوێتی کارێکی سەختە دەستور هەموار بکرێت، بەڵام شتێکی باشیشە. نەوەی پێشتری ئەمریکایەکان ئەوانەی ژیانی خۆیان بۆ ئازادی کەسایەتی سنووردارکردنی دەسەڵاتی حکوومەت دەرخان کردبوو، هوشیاریاندا بوو پێویستە هەمیشە وریابین بۆ پاراستنی ئازادی نەوەکانی دوا ڕۆژ.